ڕاستەوخان نەهات دەگەڵمە ژل ستودیا دەنگی ئەمریکا لە لەندەنێ برێز محەممەد حەریری شارەزای پرسین سیاسی وەروەسا شارەزای ڕۆژهڵاتە ناوین حەسکەین بەری هەر تشتی باوەریە کاک محەممەد بزانین سەر دانستاندن ئاشتیە کاک محەممەد حەریری زۆر سپاس بۆ بەشداری جەنابەت لەگەڵ ئێمە لە باش دەمانویست بڕوای تۆ ڕای تۆ لەسەر وتوێژەکانی ئاشتی کە نەکراون تا ئێستا و کوردش داوت نەکراون بزانین تۆ چۆن لێک دەدێتەوە پێشچی بێ زۆر سپاسان دەکەم بۆ دەرفەدا ڕاستەکەی ئەم کۆنفرانسە لە ئەساسەوە وا دیارە بە مردووی لەدایک دەبی چونکە ئەم ئیرادەیە نادروستەی کە تورکیا دەوێت فەرزی کا بەسەر ئەو دانوستانە ئاشتیای جنێف سێ زۆر شتێکی بەڕاستی ینی دوورە لە عقل و دوورە لە منطق چونکە هێزێکی گەورەی وەکو پێدا کە لەسەر ئەرزی واقع ئەو هەموو هێز ئەو هەموو توانایی هەیە و بەشێکی زۆری خاکی سووریا لە دەستە و تەنها هێزی کاریگەرە کە توانیبی شەڕی تیرۆر بکە و شەڕی داعش بکە ئەبەو شێوەیە ینی ئەفسانەی داعش بشتێنی لەسەر ئەرز اینجا داوای ئەوە لێ بکرێت کە نابی بەشداری بکە بەڕاستی ئەمە دلیلی بەڵگێ لەسەر نەخۆشیێکی مێژویی تورک بەرامبەر کورد هەر ینی بەڕاستی ئەمە بوویتە نەخۆشی لەسەر ئاستی تاک لە ناو تورکیا نەک هەر لەسەر ئاستی دەوڵەت و لەسەر دامەزراوەیەکانی حکوومەت و ئەوانە بەڵێ کاک محەممەد ئەگەر یارمەتی جەناب داماژە بەوە دەکەی دەڵی تورکیا دەیەوێت هێز و ڕوانینی خۆی بسەپێنێ ئەی کورد لە ڕۆژاوادا لە سووریا هیچ کارتێکی بەدەستەوێت کە بتوانێت بەکاری بێنێ بۆ جێکردنەوەی خۆی لە کۆنفرانسێکی وهادا خۆی کورد هێزی لەبەرەوەی هێزێکی کاریگەرە لەسەر ئارز ئەمە باشترین کارتە لە دەست کورد دومینیش ئەو هێزارەی کە ینی بە جۆرێک لە جۆرەکان هاوڕانین لەگەڵ تورکیا وەکو ئەمریکا وەکو فەرەنسا وەکو رووسیا ئەوانە بەڕاستی ئەوانش پێویستە کەمێک قوربانی بە لە هەڵوێستەکانیان بدەن ینی بۆ کورد کە خۆیان دەزانن کورد چ ڕۆلێکی کاریگەری هەیە لەسەر ئەرز پێویست نابێ ئەوان ئەوها بەو شێوێ بکەونە ژێر زەختی وڵاتێکی دەرەچی کە عیلاقی بە قەزیی سووری نییە ئەساسەن تورکیا وڵاتێکی سەر بەخۆیە لە سووریا ینی ئەسڵەن وەکو وەزیری جێگری وەزیری دەرەوەی رووسیا گوتی بۆگدانۆف گوتی تۆ ئێوە ئەساسەن بۆتانە بەشداریکەن لە جنێف سێ چجای ئەوەی باسی بایکۆتکردنی جنێف سێ دەکەن اینجا ئەمڕۆ هێزێکی کاریگەری وەکو هێزی پێدا لەسەر ئەرز ئەو هەموو توانای و هەموو هێزە ئەو هەموو زەربەیەکە لە تیرۆر دەدا پێویستە بەشداری هەبێ و بەشداریەکی کارا و هاوسەنگ لەگەڵ هەما هێزەکانی تر کاک محەممەد بۆ کە باسی کورد دەکەن ڕۆلی کورد لە وتوێژەکانە هەم زۆر لایەن دەڵێن کە بەبێ کورد ڕەنگە وتوێژەکان سەر نەگرن و بەشداری نەکردنی کوردش لە ژێر زەختی تورکیایە ئەی وڵاتانی دیکە ئەوانەی کە ناوبژیوانی دەکەن لە وتوێژەکاندا بێژگە لە رووسیا کە جنابەت باز دەکەی وڵاتانی دیکە هەڵوێستیان چییە؟ خۆی ڕاستەکەی ئەگەر ئێمە لە نێوان هێڵەکان بینە سطور بخوێنینەوە هەمویان لەگەڵ ئەوان کە کورد بەشداری بکە بەڵام لەگەڵ ئەوەشدا جۆرێک لە جۆرەکان ینی هەوڵ دەدەن کە ئەو گۆشەنیگای تورکیا زاڵکەم بەسەر مەوزوعەکە کە نێهڵن کورد بەشداری کە لەو ئەوەیە بەڵام هەروەکو خۆتان دیتان ینی بە هیچ جۆرێک ئەو جۆرە دانوستانانە و ئەو جۆرە کۆنفرانسانە بە هیچ جۆرێک سەرکەوتو دابێ بەبێ وجودی کورد و پێویستە وڵاتەکان وڵاتە زلهێزەکان و ئەوانەی کە کاریگەریان هەیە لەسەر تورکیا تێی بگەینن کە ئەم هەڵوێستێکی زۆر خراپ و زۆر ناسیاسیادەیە بەڕاستی ئەمە هەڵوێستێکی زۆر مناڵانەیە حتا لە ڕووی سیاسیەوە چونکە ئەم حەقدە تاریخیە ینی چی معنای هەیە ینی تۆنێڵی ئەندامێکی سەرەکی ئەو وڵاتە بەشداریکە لە دانوستانەکان کاک محەممەد راپۆرتێکمان هەیە لە تورکیا بەڵام حەزمان دەکرد لەسەر تورکیا زیاتر باز بکەین ئەگەر لەگەڵمان بمێنی بۆ 2 دقیقەی تر راپۆرتێکمان هەیە دەگەڕینەوە لای جەنابەتن شەڕ و قەدەغایە هاتن و چۆنی
ژیانە خەڵکێ لێ چەندین باژار و دەڤەرین کوردان ئالۆزکردە خەڵکی سوورە ئامادێ ژە شەڕ و توندوتی ژیان دڕەڤن و ماڵێن خوا دهێلن ڕوو دکەن دەڤەرین دیژ بۆ پاراستنا ژیانە زاڕۆین خوا خەجیجان فارقین چاوێ کامرەیە کورد کونەکشن دایە جادین سوورە ئامادێ و ئەف راپۆرت گەهاندیە نێزی دو مەهن کول سەر 6 تاخین سوورەیە قەدەخە چون هاتنێ هەیە ڕۆژە چارشەمێ پشتی کورد ئەنجەما تەقینێکدا 5 لەشکەر و پۆلیس هاتن کوشتن لەسەر 5 تاخ و کۆلەنێک سوورەی قەدەخە هات ئیلانکردن بەvê biryarê لەسەر 11 تاخên سوورەیە neha قەدەخە هەیە Evet çadıra. Geçe bağlara. پشتی بەهیسنا ئیلانکردنا قەدەخێ خەڵقی ناوچەیە بێچارمان و ماڵی خۆ بتەرکێنن di nav çend saetan de şêniyên Sûrê cil û livînên xwe bar kirin û hinek jî livîn û doşekê xwe dan ser milê xwe û ji Sûrê derketin. Gîrosrawana ser Sûrîsran me ji balaxne keskî dîsa ji başê rûzat min nakin. Recat kin tewşe hêvî dikin tewşe. Bê başa xêrê bû. Soniya me bixêr. Piraniya xelkên Sûrê feqîr û hêjarin û nexwediyê wê dahatiyên ku bikarbin ji texên din ji xwe xaniyan kirê bikin. Neha bi hezaran malbat di nav serma seqemê de li ortêman û pirî malbat ji ber ku ciyê çûndinê tune ji malê xwe jî derneketin û li Sûrê dibin qedexeyê deman. حقي مبني ما جاري مالي ما شوطان مكرك وشاود حكومة بيناموس رابيا كيف بيه كتير ملاتي خذي نيلي ونهارن كيف خاطي؟ ولا جزاء بيجي كنت أشين أزين نظام ملا أنا وقام كذا أنا مرن جود هذا جزاء جود هذا جي كدني واحد لوزي نايلن حتى نايل كم مش خاطر ياخذ بسكن يا تمام لا وقف يعيشه O çeyizdir sen. يا شيء من محل إشخاص مال فاتي باشا والله از 4 سال 5 سال شغلي اشخاص بانجلو خدر كده Eşyas, üstü başı var. يا اشخاص بانجلو خدر كده ما 5 سال هم شغلي اشخاص جلو خدر كده هذا نيل لو يعيشه Ben gitmiyorum adam gideceğim. Saat 4'te çarpıyor. Ji meha heştan bir ber li Sûrê 6 caran qedexe hat îlankirin. Di qedexe dawî de 19 sivîl û şervan ji aliyê hêzên ewlekariyê ve hatin kuştin. Ji aliyê dinê ve heta neha bi dehan efsar jî hatine kuştin. Xecîcan Farqîn, Dengê Amerîka, Amed. کاک محەممەد هەروەکو لەم راپۆرتەی خەجیجان فارقیندا بینیمان کورد لە ناو تورکیادا ڕوبەڕووی ڕۆژێکی گەلێک خراپ هاتوۆتەوە لە هەمان کاتدا تورکیا دەستێوەردان لە کاروباری سووریاشدا دەکا و ڕێگە لە کورد دەگرێ بۆ نمونە وەکو باسمان کرد پێشتر لەوەی بەشداری لە کۆنگرەی ژنێڤدا بکە کۆمەلگای نێونەتەوەیی بۆ بێدەنگی دەنوێنێ بەرامبەر بە مەڵوێستانەی تورکیا. ڕاستیەکەی ئەمە ئەو هەڵێستانێک کە بەرامبەر تورکیا پێویستە وەرە بگیرێ وەرنەگیراوە هەتا ئێستا و ئەگەر بەو شێوەیە بڕوات ئەم وەزعی کە ئێستا لە سووریا هەیە هەمووی نەقل دەبی بۆ کوردستانی باکووریش بە شێوەیەکی لە ئێستاوە دەیبینین هەمان شتە ینی بە هەمان شێوە لە ناو شارەکان حکوومەت بە تانک بە تۆپ بە تەیارە بە هەموو شێوەیەک لەو خەڵکە ئەدا اینجا کاتی خۆشی دەیوت ئەگەر هەر بە بەشار ئەسەدی دەوت لەبەرەوەی تۆ بە تانک و تۆپ لە میلەتەکە دەدەی کاوە تۆ مستحقیەوە نی پێت بڵێن سەرۆکو پێ ئێستا کەچی خۆی هەمان شت دەکا ینی دەبواە ینی ئەوەی ئەردۆگان ینی دەیوت لەسەر ئەرزی واقع بەو شێوەیە لاسایی بەشارەسان نکاتەوە ئەوە شێوەیە بەڵام بەڵێ دیارە کاک محەممەد ببوو لە قسەکان دەبڕم دیارە وەکو دەڵێن لە کوردواریدا کورد نەکبێتە بۆیە چونکە کە باسی کورد دەکرێ دێتە ئاراوە خەڵک بێدەنگ دەبێ کاک محەممەد کە باسی تورکیا دەکرێت و باسی ئەم بارودۆخە دەکرێت زۆر کەس باسی کەسایەتی ئەردۆگان دەگەن زیاتر لەوەی باسی AKP وەکو حزبی دەسەڵات یان تورکیا وەکو دەوڵات دەکەن تا چەندێک کەسایەتی ئەردۆگان کاریگەری لەم گۆڕانکاریانەدا هەیە ڕاستیەکەی ئەردۆگان دەتوانین بڵێن هۆکاری سەرەکی ئەو وەزعەیە کە ئێستا لە کوردستانی باکوور ڕوودەدا لەبەرەوەی ئەم پیاوە نەزعی دیکتاتۆریەتێکەکەی زۆر ئاوساوە زۆر هەڵاوساوە گەیشتە و حەدەی کە خۆی وەکو سوڵتانێک ئەبینی وەکو دیکتاتۆرێک وەکو
وەکو دیتمان بەو دوایە زۆر ئاسایی ینی ستایشی هیتلەری دەکرد لە ئاساییکردنەوەی هیتلەر لە حکوم و لە دەسەڵاتە ئێستاش ئەو مەسەلێ بەڵێ سەبەبێکی گەورەی ئەم وەزعەیە ئەم پیاوە هەرچەنددا من دەڵم سایکۆلۆژیەتی تورکیش ینی خۆی ئەویش سەبەبێکە چونکە ئەوانە لەوەتی هەنە ئەوها پەروەردە دەکرن بە دژی عنسوری کوردی سەیرم لە زۆر سپاس دەکەین بۆ بەشداریت لە بەرنامەی ئەمڕۆی کورد کۆنێکشندا.